دەبێت لە بەرەبەیانەوە بێنە بەردەم بانک و پاش چەند کاتژمێرێک موچەکانیان پێدەدرێت. خانەنشینان تا ئەم ساتە لە قەرەباڵغی و پاڵەپەستۆ ڕزگاریان نەبوو ڕوبەڕووی زەحمەتێکی زۆر دەبنەوە تا موچەکانیان وەردەگرن. من خۆم نەخۆشم ئەبێچە بە حەجدانەکەمان ئاوای دەن ئەبێ بەیانی بێن تا ئێوارە ڕاوێسین ئەمە بە حەجدانە ئەمە لە باتی خۆی باشیان کرد خراپتریان کرد. من 3 ساعاتە لێرەم ئێمە لە وەجبەی سین لە وەجبەی سێن وەجبەکانی کەش ئەوانیش ڕۆژانی خۆیان نایەن بۆ ئێرە موچەکانیان وەرگرن لە ڕۆژی خۆیانە لە سەری خۆیانە ئەمویان ئەمڕۆ کەڵەکەی بن لەسەر وەجبەی سێ وەجبەی سێش قەرەباڵغە بێت پۆلیسەکانی فەقیرانە بۆیان چارەسەر ناکرێت خەڵک بازاوە بەم گەرمایە و یە دەڕواتە ژوورەوە و ئەوەی کە لە سەرەکا وەساوە ئاوای لێکە کلیات. لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما وەرگرتنی موچەی چین و توێژە جیاوازەکان سەختتر دەبێت. ئەمەش لە کاتێکدایە بەشێکی زۆری خانەنشینان نەخۆشییانێ و هەندێک جار دۆخی تەندروستیان لەسەری وەرگرتنی موچەدا تێک دەچێت. نیوەیان خەڵکە نەخۆشە بێتن کابرامە جوورە بێت وای لە هاتووە سێقە نییە بەوە کە پارە مێنێ نەمێنێ بۆیە ئەم خەڵکە ژاوە بەجارێکە هاتووەتە ئێرە. ئەمە حاڵت خوامە قەرەباڵغی زۆر قەرەباڵغە وەڵا جاری وایە 2-3 ساعت ماڵ بەجێهێڵین و ئێستا سلێمانی 50 وەرەقە وەرەگرن 50 وەسڵ ئەو 50 ئەڕواجا 50 ترێنن ئەوە باشە بەس ئەمە نەسەرە کەس دەزانێت سەرە کامەیە و گۆرە من خۆم جاری پێش لێرە ئەم قاچمە تەواو نەبوو قاچم گیرا کاکە جەماعەتێ بۆ ژوورە ڕانەکێشام جەماعەتێکی بۆ دووە خەریب بوو هەدەقەتی قاچەکەم لە دەستدەم. گەرچی لە هەندێک شوێن شێوازی دابەشکردنی موچە چارەسەر کراوە و قەرەباڵغی بەردەم بانکەکان کەم کراوەتەوە، بەڵام لە ئاڵەبجێشتا بەنۆرەگرتن بۆ ماوەی چەند سەعاتێک موچە دەدرێت و لە پارێزگاکەش تەنیا یەک بانکی تێدایە. لەم بارەیەوە موچەخۆران حکوومەت هێرێن بە بێباک دەزانن کە تا ئێستا نەیتوانیوە میکانیزمێکی شیا و پەیڕۆ بکات لە کاتی دابەشکردنی موچەدا. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.